هەموو ئەسپێک 45 ڕۆژ بۆ 2 مانگ قەیاری درێژە بێ، یعنی ئەمن و خانانە درێژە بێ، ئەبێ پاک بکرێتەوە، قەیار بکرێ و ناڵبەندی بۆ بکرێتەوە. ئەگەر ناڵبەندی بۆ مەسپانە نەکرێ، 3 جومگە لە دەستی ئەسپا هەیە بێجگە لە ئەژنۆ، زەقت دێتە سەر ئەم دەسوپایە، تووشی ئیلتیابی جومگەکانە بێ، لەوانەیە سەرەتا شەدیدی نەبێ، بەس بە مروری زەمان بە وەختێکی درێژخایەن ئەوە سپە دەسەکاتە شەدید. لە تەمەنی 18 مانگیەوە ئێمە دەسەکەینە خیارکردنیان لە 3 ساڵی ناڵبەندیان بۆ کرێ. یەکەم ناڵبەنی، دووەم ناڵبەنی عادەتەن تۆزێ قورسە ئەترسن لە دەنگ چەکوش، درێل، داخکردنی ناڵ ترسیان هەیە، بەس بە یەکی دوو ناڵبەندی ڕادێن لەگەڵ ناڵبەندە و ئرتباتی ناڵبەند لەگەڵ ئەسپا ئەبێ تۆزێ هادئی هەبێ، بێ هادئ بێ لەگەڵیا، ئەسپەی عەسەبیە ئەبێ لەگەڵیا بتوانی بگونجی. وەڵڵاهی یادەوەریەکان ناڵبەندی عادەتەن ناڵبەند پشتی عەزیەتی پێگا زۆری. ئینجا من قاچێکشم پلاتینە ببوونی هەرێمیشەوە. وەڵڵاهی یەکەم ناڵبەندیە و ئەسپە بوو و تۆزێک ینی عەزیەت میدا لە ئینا لە ڕاکێشانە کە پایم بەرزە کردەوە، لە ترسی خۆی لێمیدا، نەک شتێک بڵێ، لە ترسی خۆی ئەو لە قەیەم بەرکەوت.